بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، سلامي خيورة ليبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوي قورة طاعة وعبادة لهم لايكمان قبولك داوە کاری لە پەروەردگار بخاتری ناوجوانەکانی بخاتری اسمی عەڵەمی خۆی لە گوناحەکانمان خۆش ببێ ئینشاء الله. بیسەران بینەرانی خۆشەویست و ئازیز لە هەرکوێن، سڵاوی خوای گەورەتان لێبێ، عیبادەتتان قبوڵ بێ. شەوێکی تر لە شەوە پیرۆزەکانی ئەم مانگە پیرۆزە هاتینە خزمەتی جەنابتان ئینشاء الله. ئەگەر دەنگمان تەواوە پێشەکی دەڵێن، ئەگەر سەوتمان دەگانتە لات، دەنگمان دەگاتە لاتان، ڕەحمەتتان لێبێ، جوابمان دەنەوە لە کۆمینتەکان بۆی بچنە سەر بابەتەکەمان، بابەتی پرسیار و وڵامی مانگی ڕەمەزانی پیرۆز. هەر کەسێ پرسیارێکی دەتوانێت پرسیارەکەی کە ئینشاء الله ئێمەش دەتوانین بە ئیزنی خوای پەروەردگار جوابتان دەدەینەوە ئەگەر توانیمان و لە توانامانە بوو ئینشاء الله. و بابەتەکەمانش کە بابەتی پرسیار و وڵامە، ئەوەی ئینسان کە باستی دەکەین لەوەیە زۆری جوابی پرسیارەکانی جەنابتانە بێ زۆرینەی. 7 پرسیار لە شەوانی مانگی ڕەمەزان لە خزمەتی جەنابتانە عەرزی دەکەین. ئەمڕۆژ گەیشتینەتە پرسیاری 60هەم، واتە 10 پرسیارمان ماوە جوابی دەینەوە و لەگەڵ پرسیارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست هەر کەسێ پرسیاری بوو بە پشتیوانی پەروەردگار جوابتان دەدەینەوە ئینشاء الله. ئەحکام الصیام للمەرأة، ئەچینە سەر بابەت کۆمەڵە پرسیارێ دەربارەی ئافرەت. ئەو پرسیار و خواسانەی کە بڵێن بە دەربارەی ئافرەتە ئینشاء الله دێنە پرسیاری 60هەم. ئەو شەوەیە کە لە فەرمێ ئەگەر ئینسان التي تبلغ وكانت تفطر فعليها التوبة والقضاء أما مات مع إسلام طعام كل يوم. واتا فرمي أجر هاتو برسيارك راوة أو إنسان أجر آفرتك بو روجو قرتبو أما آفرتا بون منا بيش أوي توبك أو قريتوا بون منا أجر مرت وكان تفطر فعليها التوبة وقضاء ما فات من إطعام مسكين كل يوم وتأخيره. واتا إنساني ماندار أويك أبي بيشكات هر آفرتيك هر خشكي بريس توبة بكا بيشوي مانجي رمضاني بيروز كروجي مانجي رمضاني بيروز دقري هر روجي تشي لي رويشت أجر بعنقص نبو أو قضايا كاتو أجر بعنقص بو أبي توبة بكا قضای کاتەوە کەفارەتەکەیشی بدا. ئەبێ وریابین ئەگەر ڕۆژ و گرتن ئەم قەز بیشکێنی کافی نابێ بەس بەگرتنەوەی، کافی نابێ بەس بەگرتنەوەی، بەڵکو ئەبێ قەزاشی لەسەرە، چونکە ئەم قەز تۆ کشکاندوتە. بەڵام ئەگەرەوە نەبێ ئەوە توانێت دوایی عوزرێکی هەبوو ئەوە توانێت بگرێتەوە و کافیە و کەفارەتی ناداتیایە. خالك يتر برسياري كيترويا لا تصوموا لزوجة غير رمضان وزوجها حاضر إلا بإذن. مانجي رمضاني بيروز إذني كسي ناوي، إذني بيا وكتي ناوي كالروجو بقريان نقري أتواني روجو چونك واجبة أبي هربي قري أقر رمضان شتنكر دار رمضان أبي بقريتو. لو هندي أفرد ولا بيا وكم ناوي روجو بقرم ئایا دەتوانم بە قسەی پیاوەکەم نەکەم لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەڵێ بە قسەی پیاوەکەت مەکە و ڕۆژوو مانگی ڕەمەزانی پیرۆز بگرێت، چونکە گەنەیگری و نەحباری ئەمرەکەی خوا وڵاترە هەتا ئەمری پیاوەکەت. بەڵام غەیری ڕەمەزان ڕۆژوو سنەت خۆشکە بەڕێزەکان بە تایبەتی لەگەڵ ئێوەمانە دایکە ئازیزەکان، ڕۆژی سنەت بە ئیزنی پیاوەکەت ئیزنی دابێ ڕۆژوو سنەت بگری، ئیزنی نەدا ناتوانێت ڕۆژی سنەت بگری. بۆ ڕۆژووی سنەت بۆ فەرز ناڵێم، فەرزەکان ئیزنی کەسی ناوێت چونکە خوا فەرزی کردو لەسەر هەمووان. بەڵام مەسەلەی ڕۆژی سنەت ئافرەت ئەبێ پیاوەکەی ڕازدەوەندی بفەرمی ئەمجا ڕۆژەکە بگرێ، ئەگەر ڕازی نەبوو ڕۆژوو بگرێ ئەو ڕۆژەی دروست نییە. ئەمە پرسیارێکی ترە. سێم پرسیارمان الحایض، دەربارەی حەیزکردنی ئافرەت بڵێین. ئەگەر هاتوو ئینسان ئافرەتێک لە حەیزا بوو لە عادەی خۆیان بوو بڵێن
قد طهرت باكوبو ونيتي هنا وبالشواب لين وتصوم ومجر روجو قرد من الليل وتصوم وإن لم يكن لها طهرا تعرفوا زاني كباك نبوتو بتاوتي دواي بوي دركوت هرماوتوا لو عادية لو بابتي أفرتاني خوي توچیەک ئەو کاتە چیەکە ئەو کاتە ڕۆژەکەی ناگرێ بەرکو و ڕۆژەکەی دەشکێنێەوە ئەو کاتە ڕۆژەکەی بەحساب نییە. يان ثم طلع الفجر قبل اغتسالها اغتسالها يعني بخوي بشويتها وخوي باكاتو بيشي بياني أويتيايا فذهب العلماء كافٍ صح صومه أو كاتا درسته وطبيعي تانية برسالي كترويا كالمرأة التي تعرف في عادتها تأخيره غدا عندي عفرتي زاني العادة خوي عادتي خوي تا واكوت هو تأخير هو وأو بردوامه بيرسا الرجوي كأنجام يدا هرچی کاتی عادەکەی بۆ هات ئەو کاتە دەستی پێک باجار عادایە بوون منە پێشەکەوی هێدواکە ئافرەتەکان چاکتری لێزانن هەتا بۆتنا تۆ بەردەوامی نابێ بیژمێری بە ڕۆژ حەسابیکەی بەڵکو بە ئەسڵی عادەکەت حەسابیەکەی تایدا. ئەمە کۆمەڵە پرسیار بوو دەربارەی ئەوەی کە ئافرەتان ئەندێ پرسیاری ترمانش ماوە کە ئینسانی ماندار کە ئینسانی بڕوادار کە ئەنجامیەدا تایدا. پرسیارێکی تر هاتووە زۆر جار لە دەرسەکانی ترا وتمان چونکە ئێمە لە هەندێ ئاستی پرسیارە نین ئەوەی نتوانین ئەم پرسیارە جواب دەینەوە. پرسی لە ژنی فتوامان کردو دەڵێت ئایا گەر کەسێک پارەی هەبوو هەموو ساڵێ بۆ من ئایا زەکاتی سەر بدە یعنی پارەیەکی بۆ 9 ساڵ خەوتو ئایا هەموو ساڵە زەکاتی بدە؟ ئەگە ئەو پارە بمێنێتەوە هەموو ساڵە بچێتە سەریا بەڵێ نیسابی تەواو بێت ساڵەکە حەول و نیسابەکەی بچێتە سەریا هەردگی عیبی نییە ئەبێ پارەکە چی بکات زەکاتی تیا بدە. ئەی ئاڵتومانێ ئایا هەموو ساڵێک زەکاتی بدا؟ ئەمە برایە پرسیاری کردو بەڵێ هەموو ساڵێک پرسیار ئەبێ هەموو ساڵێک ئایا زەکاتی بدا؟ بەڵێ ئاڵتوونەکەش ئەبێ هەموو ساڵێک زەکاتی بدا ئەگەر ساڵەکە چوو بەسەریا ئەگەر نیسابەکەی تەواو. ئەم شەوش کە معلومی جەنابتانە کە شەوی هەینیە ئەیسانی ماندار لە شەوی لەم شەوە پیرۆزانە و بە تایبەتی شەوی هەینی شەوی سڵاوەتدانە لە دیاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی تایە کە ئینسان ئەم شەوانە سڵاوات لە یاد نەکا و سڵاوات لە فکر نەکا و ئەبێ سڵاوات بدا بە دیاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێ ناوی من هات بە دیاری ئەولیا لایە ناوی من وترا ئەگە سڵاواتی نەدا ئەو کەسە ڕەزیلە بەخیلە. با ئێمە کەسێ نەبین لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕەزیلان بژمێرین لە سڵاوەتدانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. خوای گەورە من موفقکە لەگەڵ ئێوەشدا چەند پرسیارێکمان ماوە لە خزمەتی جەنابتانە ئینشاءالله لەم شەوانە تەواوی دەکەین پێشەوەی بگەینێتە القەدر. خوای گەورە ڕەحم و تاعەت و عیبادەت لە مولایەکمان قبول کە ڕەحم با مولایەکمان بکە. خوای ڕەحم لە نەخۆشیەکانمان بکەی یا ڕەبی. خوایە تاعەتیان مانگە پیرۆزە لە مولایەکمان قبول کەی یا ڕەبی. خوایە ئەو کەسانە داوای دوعای خێران کردو خوایە شفای عاجلیان بۆ بنێری ئەو کەسانی دەستیان کوردە خوایە وایان پڕکەیتەوە یا ڕەبی. خوایە موسڵمانان دڵیان نەرم کەی یارمەتی هەژار و نەدار و لێخۆما بدەن یا ڕەبی. خوایە ڕەحم بە تەلە بەشیرینەکانمان بکەی قوتابی عەزیزەکانمان بکەی یا ڕەبی. خوایە سەرکەوتوی دنیا و قیامەتیان بکەی یا ڕەبی. یا ڕەبی لە ئیمتیحانەکانە ناجیحیان مامۆستا عەزیزەکانیانش سەربەسی دنیا و قیامەتکەی. خوایە وڵاتمان پارێزی لە هەموو خراپیەک لە هەموو یەک هەموو شەڕێک برایەتی تەباویەک ڕیز و خێتە ناومان. خوایە ژیانمان خۆشتر کەی باشتر کەی چاکتر کەی یا ڕەبی. خوایە ئەوەی چاکە بۆمان خوایە بۆمان بکەی یا ڕەبی. ئەوەی خوا خراپە لێمان یا ڕەبی دووری کەیتەوە لێمان. آمین آمین. الحمد لله رب العالمين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.